فەرماندەی گەریلا پێ هەڵە ئەلو بەڵێ ئەلو بەڵێ گوێت لێمانە گوێم لێتە گوێم لێت لە ئێستادا پێم بڵێ شەڕ بەردەوامە یعنی لە ئێستادا چەکدارانی داعش توانای بەرگریان نەماوە و ئێستا هەم هێزی پێشمەرگە و هێزی گەریلا و هێزی شێروانان چواردەوری شاریان داوە بەڵام لە چوارچێوەی بەرنامەکە وەکو پێشمەرگە بۆ خۆیان ئاماژە پێکەن نیەتیان نییە بچێت سنتەری شنگالەوە بەڵام هێزەکانی ئێمە و بە هاوکاریەکی بەرخودانی شنگال ئێستا ئێمە لە سێ قۆڵەوە هەم لە ڕۆژهەڵاتی شنگال و هەم لە باکووری شنگال و ڕۆژاوای شنگال لە پێشەوەی داین لە ڕۆژاوای شنگال 10 دقیقە پێش ئێستا هێزەکانمان توانیان لە پێشەوەیدا کەیتەریشتە سنتەری شار ئێستا دوو چەتەی داعش بەدیلی گیراوە ئەمە ئاماژە بۆکەنێکی لەوانە ژن لێگوانە پیاوە و داعشەکان خۆیان تەسلیمەکەن یاخود خۆیان دەتەقێنەوە تاوەکو ئێستا بەڵێ تەنها دوو داعش بەدیلگیراوە بەڵێ لە هەندێک شوێن ئەمانەیە چواردەرێمانیان داوە ئەمانەیە بەدی پێیان گرین و بانگەوازیمان کردووە لە ڕێی جیهاز و لە ڕێگەی سەماعەوە بێن خۆیان تەسلیم بکەن بەڵێ لە ئێستادا چه هێزێک لەنەو شنگالدایە لە ئێستادا وەکو ئاماژەم پێکرد هەم هێزی پێشمەرگە هێزی شێروانان و هێزی گەریلا لە چواردەوری شنگاریان داوە بەڵام هێزی گەریلا و شێروانان ئێستا لە سێ قۆڵەوە هێرشی سنتەری شارەکەن بەڵێ هێرشەکان لە چه ئاراستەیەکەوەیە هەم لە ڕۆژهەڵاتی شنگال و لە باکووری شنگال و لە ڕۆژاوای شنگال فڕۆکەکانی هاوپەیمانان بردومانی شنگال دەکەن یاخود بەس هێزەکانی پێشمەرگەن پێشڕەوی دەکەن یعنی ئێستا هێزی پێشمەرگە لە پێشڕەویدا نییە و فڕۆکەکانی هاوپەیمانان چواردەوری شنگال بردومانەکەن بۆ ئەوەی داعش نەوێ بکەوێتە شنگال بەڵێ لە ئێستادا داعش بەرگریەکە لە شنگالدای یاخۆد ئێوە ترسیەوەتانەیەکە بۆمبە چەندراوەکان لەوێن و لە پێشڕەوی ناکەن یعنی ئاماژەم پێکرد داعش توانای بەرگریکردنی نێماوە داعش یان هەڵتێن یان خۆیان تەسلیم دەکەن یان خۆیان دەتەقێنەوە و بۆیە ئێستا ئێمە ئەو بۆمبانە خەریکین پوچەڵ دەکەینەوە و لە سێ قۆڵەوە پێشڕەوی دەکەین ئەو بۆمبە چەندراوانە پوچەڵ کراونەتەوە یاخۆد تا ئێستا ماون ئەو جێگانەی کە هەواڵانی ئێمە و شەروانان تیا دەربازون پوچەڵمان کردوێتەوە و ئامادەکاری بەرەو ژوورەکەین و هەندێک جێشمان گرتووە یعنی پرۆسەکە باش بەڕێوە چێت لە پوچەڵکردنەوەی بۆمبەکانە بەڵێ بەڵێ بێگومان پرۆسەکە باش بەڕێوە چێ و پسپۆرانی هەڵگرتنەوەی مین بە شێوازێکی پسپۆرانە ئەو مینانە هەڵەگرنەوە بەڵێ زۆر سپاس بۆ دەرسیم گەرمیانی فەرماندەی پێشمەرگە لە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە لەگەڵمان بوو بەڵێ